گەوری ماڵ کێ؟ گەوری ماڵ باوکم. باوک نییە؟ ئەی سەرۆکی حکومەت باوک نییە؟ با کێ بەهێزە لەو مەنتەقە؟ یەکێت لێرە لە سنووری پارتی شەقام ئاو کارەبا آخر ئێمە مەسئول نین لەو قسە. والله من مسؤول بێ. والله لە زاخۆ خۆشتریەکان. ئێمە هەموو کاری لاک و تاهۆی کێ؟ 30 ساڵەیەکیان نەگرتو تازە حەنگوی نادەنی وەزی وژوێنەوە بمن. پارتی نامانداخته دەست قەدەر. تو بڵێ نەبرە؟ ئەی بۆ نەبخوە. ها؟ نەبخوە. ئەو پارتێکەڵێ حەز دەکات. کاکێ بە ساڵقە زودەی ئەی وتی نا دەی دەخوان؟ دەنگە ئینشاءالله. ئەڵێ نایدەم. وەرە ئینشاءالله دەنگە. دەدەیان نا؟ ئینشاءالله ئینشاءالله. خەڵکینا کێ بەهێزە؟ بەهێز ئەوەیە قووەتی هەبێت، پارەی هەبێت، دەستهەڵاتی بەدەستەوە بێت. بەڵام کێ بەهێزترە؟ ئەوەیە کە خەڵکی لەگەڵ بێت. ئەوە توی، ئەوە ئێوان بڕیار دەدەن کێ بەهێز بێت. بنیڤیدار ئەحمەد، ئەمە بەرنامەی منە بە هەڵبژارتن. هێشتا ماویەتی بڕیار بدرێت کێ بەهێزە. ئێرە شاری پێنجوێنە شارێکی خۆش و دەوڵەمەندە. یەکێک لە گەورەترین دەواازە سنووریەکانی باشووری کوردستان لەم شارەیە پاشماخ ئەوها پارەی فرێدەدات. خەڵکی ئەم دەڤەرە دەڵێن کاکە ئەو داهاتەی هەیە داوا دەکەین بەشێکی بۆ خزمەتی ئەم شارە خەرج بکرێتن. لالبژارتەکان خەڵکی ئەم شارە زوو هێزەکانی سیاسی لە هەرمی کوردستان تاقی دەکەنەوە بەشک و یەکێکیان خزمەتیان بۆ پێشکەش بکاتن. لە پێنجوێن یەکەتی نیشتیمانی کوردستان باڵا دەستە. لەم هەڵبژاردنە هێشتا ماویەتی دەربکەوێت. لە پێنجوێن کێ بەهێزە؟ ئەرەوە هەڵبژاردن هەیە. 11 ئەم هەڵبژاردنە چ موهیمە ئەم جارە؟ دەڵێن زۆر موهیمە. بۆچی موهیمە؟ حەسەن بۆچی موهیمە دەنگە دەی بۆ حکومەتی عێراقی نەبێ و حکومەتی خۆمان دەرچێتەوە. هەرەوە هەرەوەڵە ئێمە حەزەکەین ئەم دەرچێت. کێ؟ حکومەتی خۆمان. حکومەتی خۆمان بەهێز بن. بۆچی بەهێز بن؟ لەبەرەوەی خەچێکی بەهێزتر بێتەوە بوو. حکومەتی کوردستانی لە حکومەتی عێراقی بەهێزتر بەهێزتر. بۆ؟ بابەت تاقەت حەزەکەی. بۆچی حەز دەکەی؟ کوردی نو حەزەکەی. ئەی بۆ کوردەکان یەک ناگرن بەهێزنین بە دڵیان گۆ نییە. یەکە گریا ئەو بۆ خۆی تۆ بۆ خۆ دواسەر بۆ خۆ ماکەم هەم یەکە گری ئینشاءالله. یەکەگرێ ئینشاءالله یەکە. ئەی بێژیت. بۆ پێکەنی. وەڵای بۆ پێکەنم 30 ساڵەیەکیان نەگرتو تازە حەنگوی نادەنی وەزی وژوێنەوە بمن. براکەم. تۆ باشێ کاوەرە پێش ئەو دوو پیاوە لۆ قسە ناکەی. ناوێری قسە بکەی؟ ئەکاوەرە پێش. دووەرە پێش دووەرە ئەو دوو پیاوە. ئەو دوو پیاوە. عەلەیکوم ئەسسەلام. تۆ باشی؟ ئەڵێم بۆچی دەنگەدەم؟ وەڵا دەنگەدەم بۆ ئەوەی حکومەتی هەرێمی کوردستان بەهێز بێت. هەروای پارتی بەهێزە بە تایبەتی. والله. ئەو مامۆتی یەکەتی. نا ئەم حدود ئەم منتەقەی یەکێتی بەهێزە. تەمەنەمانی ئەمانی دیایە ئێمە کەمتر. وڵات پارتی بەهێزە بێمانەوە کوردستان فەوتاوە. ئەم سیانیژە پارتین بە ئێمە. ئەگۆ پارتینە؟ ئەرەشە بیدار سیانمە پارتی. دوو لەو مەنتەقە پارتینە دەبێ یەکەتی لێرە بەهێز بێتن لەگەڵ ئەوان بن. بۆ کاکێ مە شەرەتۆنگ ناکەین. شەرتەوەی ناکەن؟ شەرەتۆنگ ناکەین. ئاشتی هێز پتر دەدات. ئەو مام حاجی با قسە بکە لەگەڵ مەمەڕون. مام حاجی باشی؟ سەحەتت باشە؟ تۆ لە هەمومان بە ئەزموونتری بە تەمەنتری. ئەوە هەڵبژارتن هەیە هەڵبژارتن. بەڵێ بەڵێ یاری وەڵا. تۆ باشی؟ ئەمن و تۆ وەکو عینەک بە یەک دەرچین. ماشەڵڵا خاوەیەم پاک. لە خەباتیشان لە وەکو یەک خەڵک بۆچی ئەم جارە دەنگ بداتن؟ بۆ سەرکەوتن. سەرکەوتنی کێ؟ بۆ ئەی پارتی. بۆ ئەوەی نامان ناتە دەست قەدەر. پارتی نامانداخته دەست قەدەر. خۆی خاوەنداریمانەکە، خۆی چاودێریمانەکە، خۆی بەرزمانەکاتەوە تەماحیشی پێمان نییە. کێ بەهێزە لەو مەنتەقە؟ هەمویان بێ. ئێستا پارتی لێرە بووتیان ئێمە بەهێزی. دێڕاستە. شامێکیان وێ بەسەر چاوان.
ئەنگۆ ئاشتی خوازن لەگەڵ براتین یا گرتن وانە ئەوە چەند ساڵە تو دەنگ دەدەی حت کاتە کارمان وادە دەنگمان ئەو بە چاوە دەنگ بچ دەدەی بە پارتی بێ بە یەکێتی بچی دەدەی بۆ نایدە بچی دەدەی بچی دەکەی چیە دەی دەنگ بۆەوە دەنگکە ئیشەکەمان لەوێ جێبەجێکەن لەکوێ لای حکوومەتی ئێران ئەنگۆ لەوێ بن چ دەکەن ئەنگۆ ئێستاوە پارتی ویکەتی چونە بەغدا هەردووتان هەرێک مەرەشەحەکە و بووتە پەرلەمانتار و چونە بەغدا چ دەکەن ببنە برایەکی برا ببنە برا ئارەوە تۆ بڵێ ببنە برا ئەی بۆ نەبخوە ها نەبخوە نابن والله سەری خوشم هێشت ئەبنە برا ئیشەڵڵا ئەبنە برا ئەدانی کە یەبنە برا هەج وەختێک ڕێسەکانی ئێمە ڕاز ناکە هەج وەختێک ئەوان قۆڵیان کرد بە قۆڵی یەکاو یەکیان برا گەوری یەکیان برا چکۆلە ئیشیان بۆ میلەت کرد بۆ گیرفان و بۆ دایکم و کوڕن نەمرێ وەختێ و تەواوە ئالی میلەتیش بە تاوەتی لەگەڵیانە مناڵەمە بنە برا کێ بەهێزە لەو منتەقا یەکێتی یەکێتی بێت هەندێکم بینی پارتی بوون و وڵای ئەمە بەهێزین یەکێتی بێز و چۆن ئاچی دەنگە دەی بەرە وڵات دەنگێدا من پارتیش بابزانیت دەنگیش ئەدەم پارتی بەێسترانێکەتی ئەوە لە حافەزەی سلێمانی یەکێتی لەو منتەقی پێنجێن لە قەزای پێنجێن یەکێتی ئەو دەواازە لێرە دەڵێ وەکو بۆڕی نەوت وایە پارەکەی بە هەندێکی بخەنە ناو پەنجێمەشای پێ بکەن جوان بکەن خۆمە حەزەکەین کاکە حەزەک ئەی بۆن گوناکەن ئەو پارتێکەڵێ حەزەکە حەزەکەم زۆریش کاکە ئێمە ساڵقە سوودەی هەچ کەسێ خزمەت بە میلەتی کوردە بکە بە میلەتە هەژارە زەحمەت کێشە وڵی ئێمە دڵخۆشی لێتی ئێداوا لە حەزبەکەی خۆ ناکە هێندێک پارەیەوە بینێرە کردوێتی ئەوە کە پێویست بێت کردوێتی بەڵە کەبووکۆڵی هەیە ناڵین بەس بەخوا بەش تیش کراوە کراوە ئارە وەڵا ئێستا من پارتی من لە سنووری یەکێتی ئاژی لە تەنیا سوراویش دەیەکە گوندی سوراوی پێڵێن بەس بن پارتی زەختت لێ ناکەن ناتوانن زەختم لێکەن خەڵکی پێ جوێنن وە هەڵبژاردن هەیە لە 11 وەزع کووە کی بەهێزە لەو منتەقەیە بێت چی بکەن کێشەکەەوە ئێمە پێش هەڵبژاردن هەموو کەس قسەی خۆی هەیە کۆیانی کاندید قسەی خۆی هەیە بە سەرۆکی حیزبەکان قسەی خۆیان هەیە بەڵام کە کەوتە دوای هەڵبژاردن وەکو دەرگایەکی داخراوی بێکلید ئەوڵوە بێومێت نەمەسوول گوێدا بە خەڵک نەمەسوولی حیزب تەنانەت بچە بۆ کۆمیتەکانیش کە جواب نایەتەوە بۆ ناوچەکان بۆ هەر شوێنی لووە بێومێت بووی بەڵام شاری ئەمە فەرم و مەسەر سنوورە و مەرزی چەندین مەرزی لەسرە بێ ببین ناو کۆڵانەکانی بزانچ خزمەت گوزاریە هەیە بۆ ناکرێ بۆ ئێرە بۆ دەنگ ئەدرێەوە نە دەنگ ئەدەی بۆەوەی پروۆژە بۆ بکراگەر نەکرا جایتر ئاخۆ بەیە دەنگماناوە چەند جار و پرۆژەش نەکراوە ئەمجارە بۆچی دەچی دەنگ بدەی بۆی پرۆژە بکرێ بۆ ئێرە وەڵاهی من خۆم دەنگ نادەم شایەتێکە بۆ قیامەت بۆ ئینسان نەرو ئاسانێدا توش لەگەڵەوەی یان پێڵی بڕۆ بدا باشە هەڵبژاردن بۆ ئێستا هەندێکم بینی بە ئەمەر تەمەنەکان بۆ زۆر کێشەی ئێمە کێشەی خەڵکی پێنجوێن ئەوەیە هاتووە پێشتر دەنگیان داوە بەڵام کە هیچیشان بۆ نەکراوە ئێستا هاتووە لە من دەنگ نادەم ئێکا کە تۆ جارە وەرە حیزبێکی تاکرە بزانێت کە خزمەت گوزارەکە کە تۆ وەرە بکە من بۆچی دەنگ نەدەم لە کاتێکە عەرەب لەو سەردە سەڵاتدار بێت ئەتۆرە دەنگ بە کوردەکە بدەبا عەرەب لەو سەردە سەڵاتدار نەبێت ئێمە کێشەی عەرەب و کوردمان هەیە لەو سەر حیزب خۆیم هەموو حیزبەکانە ناسی ئێوە کونیەی هەموو پەرلەمانتارەکانی نەزانین هی هەموو بەرپرسەکانی نەزانین عادی پێم بڵێ تۆ چ حیزبێەوە باشە زانی ئێمە تایفەمان یەکێتیە بنەماڵەمان یەکێتیە چ شتێک بۆ من کراوە جوێن وەڵڵا خەڵکی پێنجوێن ڕازی بێت پارتی دەسەڵات لێرە بگرێتە دەست هەموو شتێکی بەدەست بێ وەڵڵا لە زاخۆ خۆشتر یەکات ئەی وای یاننا وەڵڵا خەڵک بێ موشکیلە ئەگەر حکومەت باو من حیزبێکی دەسەڵاتدار هاتووە لێرە ڕێگری کردووە من دوو مەرزی گەورەم هەیە نایەڵە بیکەم نایەڵە بیکەم کاکە یەکێتی نایەڵە کاکە ئەی وای یاننا براکەم مەسەلە حکومەت نییە مەسەلە براکەم هەمووی بودجەی پارێزگای خۆیەتی من بەسەر بە پارێزگای سلێمانی بووم چەند ساڵە سەر بە پارێزگای سلێمانی من پارێزگای سلێمانی نەهاتووە خزمەتی فشارەکە بکە ئەی داهاتی پارێزگای سەرۆکێ داهاتی پارتی نییە گەوری ماڵ کێ دەوری ماڵ باوکە باوک نییە ئەی سەرۆکی حکومەت باوک نییە ئەیتە تەواو بانێڵێک هەندێک قەناعەت بەو پارێزگای دووە بەسەر خۆیان دامەش کراوە قەناعەت بەو گەنجە بکەین خۆش دەنگ نەکەن هەڵبوو ئۆ ئای چۆن
چۆنە خۆی گێلەکان ڕاستیەکان برا چۆن نازانین بۆ کوێسێ ئەم هەموو کاری لاک و تاهۆی کێ ئەم ڕاست حساوی کێ کردراوە هەمی مەرزی باشماخ و پەروێسخان و کوێ ئەم هەموو مەرزەیە برا خۆ خەڵکە خۆی گێلەکە بێتەمە بدەمە کۆڵانەکانی پێنجۆنی سێ باوەکو یەکێ بۆ لەو شارانەی ئەوروپا کە حەچی خزمەت گوزاری جوانە بۆی بکرایە ئەو گەنجە جوانە لەگەڵ ئەمە لەگەڵ ئەم پیاوە سەرسپیە وتان دەنگ نادەین و چی نەکراوە بۆ ئێرە بەس بۆ قەنەعەتیان بۆ دەنگەیەن ها دەنگەیەن ئینشەڵڵا ئەی وتی نا دەی خان دەنگەیە ئینشەڵڵا ئەڵێ نایدەم وەرە ئینشەڵڵا دەنگەیە دەدەیانە ئینشەڵڵا خوا ڕێخا بێ خوا ڕێخا ئینشەڵڵا ئەدی ئەم گەنجانە ئەو چاوچین جوانە وڵا حەسوودی بە جوانەکەی ئەو دەبە والله هەتان بن بە قوربانتان هەولێر دهۆک لە سا چلو حوتی داهاتەبە سلێمانی هینە 53 داهاتەبە سلێمانی بە تەنیا ساوە چلو حوتێبە خێرە لە سنووری پارتی شەقام ئاو کارەبا ئەوەی کە تۆ پێ و خۆش بێ لە ڕووی خزمەت گوزاری و ئەکرێ بۆ ئەمان نایکە شانسمان وایە کەوتوینێتە ئەم زۆنە ئێمە پێمان خۆشە ئەوەی کە لەوێ ئەکرێت لێرە بکرێ بۆ من بکرێت چونکی ئێمە هەموو شتێکی خۆمان باشمان بۆ نەوەکانی باش حیچی نایە حیچی نایە گشتی ڕابە بەم یەک زەمینی ڕوە ئەو لا لە سا هەشتای سەرفەکە پارتی لە سادی هەشتا لە سەد سەرفەکە بۆ خۆی بۆ مەجرۆ دوایەوە جوابدەوە بەڵام لێرە لە سا 20 سەرفەکە ئەی هەشتایتر هەشتایتر لۆ جفانێ آخر ئێمە مەسئول نین لەو قسە بەڵام من مەسئولم گلەی هەیە لەسەر هەڵبژارتن و لەسەر ئەو حیزبانە و حکومەت و دەڵێ پارێ ئەو دەواازانە نایە بۆ پاشما نایەتم بۆ ناو پێنجوێن هیوادارم پارتی سەرکردەوەیشی کێ سەرکەوێ پارتی سەرکرد باشەوە زۆر پارتیم بینی لە پێنجوێن پارتیەکانم زۆرم بینی لە پێنجوێن بەڵام هەر یەکەتی دەیباتەوە والله جا احتمالی هەیە ترازوو بەریزان احتمالی ئەم جارە احتمالی هەیە لە سەدا تقریبا بەو لایە زیادە بشکێت ئەتوو دەڵێت چی وڵای تر شوێنەکە یەکێتی دەرەچێت و لێرە ئەو داڵێ لێتان دەستێننەوە نایەمێ نایێتێ سیاسەتانی ئەوانی لاو سیاسی سەرێشیانەیە ئێوە دەنگدانە خۆت سەرێشەی ناوێت ناچی بۆ بڕات پێ نییە چی وات لێ کردوکە بڕات پێ نەبێت چی وات لێ کردوکە بڕات پێ نەبێت چۆنە وڵا هەندێک شارەیە زۆر خۆشە هەر ناچی ڕای خۆت ناگۆڕی بۆ پێکەنی بۆ لە ملیت و نادەن دەبێت بە ئازادانە بڕۆی ئەتوو گەنجێکی بەهێز یا وڵاتەی ئەو وڵاتە پێویستی بەدووە بەدەنیان چای نابێت ئەی بەچی جاکە بێت ڕاپەرین بڕۆ لە قسەی تو زۆر خەتەرە سەحبی ناکەی ئەو شارانەی کە پارەی زۆری تێدایە دەوتی تێدایە دەواازەی سنووری تێدایە داهاتی زۆری تێدا کوەکرێتەوە کە خەڵکەکە دەبینێت لە شاری ئەو دەنگی پرۆژەی نییە ئەڵێ ناچینە دەنگدان بەڵام لە ڕۆژی دەنگدان باشووری کوردستان چێروکەکەی جیاوازە هێشتا ماویەتی دەربکەوێتن لەم شارە کێ بەهێزە